نفت و هلبجارتن کاربدسن گوران و یکتی اینانا کرکوک و دا آستا که بلندا جویان. کمبونا یکتی و گوران لسر آستا هندک جی اندام مکتب سیاسیا یکتی و اندام جواتا نشتیمانیا گوران و هر وسا فراکسیون هفار ین هر دو آلیان لپارلمانا عراق بو. دا جوین دا بریار لسر پیک آنینا لیجنه کهفبش هاتا داین داکو سردانا آلین دی بکه. نەخشە ڕێگایەکمان دانا بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووچیش وەکو پارێزگاکانی تری عراق لە ساڵی داهاتوودا بکرێ و بێگومان ئێمە تاکیدمان لەسەرەوەش کردەوە کە هەوڵ بدەین کە ئەمە بەتاکید دەبێ مەسلەیەکی نەتەوەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیە و کوردستانیەکان و فراکسیۆنەکانی تری کوردستان لە پەرلەمانی عراق بەیەکەوە بتوانین هاوەهەنگ بین بۆ ئەوەی بتوانین ئەم کارە جێبەجێ بکەین و ئەمەکردنەوەیە بگەینە ئەنجام. ئەمە نقطەی ئەساسی بوو و بەتاکید نەخشە ڕێگا کەشمانەوەیە کە لیژنەی تایبەتمەندمان دروست کردووە و کاری لەسەر دەکەین و هەوڵ دەدەین لۆبی بۆ دروست بکەین لە پەرلەمانی عراق. هەرچەندە مژارا گرنگ دەبێ جبینێدا پرسا هەلبژارتنا جواتا پارێزگەها کەرکووکێ بوو هەفدەم پرسا نەفتا کەرکووکێژی پشکێک ژێوێ جوینێ بوو لێ هەردوو ئالی بەرهەف نەبوون بڕوونی لەسەر vê mijarê biaxifin û tenê gotin gereh dihata nefta bajar zelal bibe. ئێمە بە شێوەیەکی گشتی باسمان کردووە تەکیدمان لەسەر مەبدە ئەساسیەکردەوەی جەنابی کاکاوە فەرمووی عەدالەت و شەفافیەت لە نەوتی کەرکووک. ئێمە ئەمانەوێ داهاتی خەڵک بۆ خەڵک بێ عادیل بێ و شەفاف بێ و داهاتەکەی بۆ خەڵکی کوردستان بێت. ئەvە 11 ساڵە هەلبژارتن بۆ civata parêzgeha Kerkûkê nehatiye encamdan. Ev jî li ber li hevkirina aliyên siyasî û her wisa maddeya 23 li qanûna helbijartinên civata parêzgehên Iraqê bû ku rêgirî ji birêveçûna vê prosê dikir. Nehevê gavê, aliyên siyasî Kerkûkê bi rêka fraksiyonên xwe li parlemana Iraqê bi zavê didin vê yasayê serrast bikin da ku di sala têt da digel hilbijartinên civata parêzgehên Iraqê li Kerkûkê jî hilbijartin were birêveçûn.